پەتای ئەنفلۆنزای وەرزی بە شێوەیەکی چاوەڕان نەکرا و قورس لە نێو منداڵاندا بڵاو بۆتەوە. پزیشکان پێیان وایە دواکەوتنی بارانبارین و وشکە سەرما بۆتە هۆی پێشخستنی کاتی بڵاوبوونەوەی ئەم پەتاوەرزیە، چونکە ساڵانە لە مانگی 12ەوە پەتاکە بڵاو دەبوویەوە. ساڵ بەهۆی دواکەوتنی بارانبارین بەداخەوە لە ئێسای خۆتان نەزانن هەوایەکی وشک بە دەرەجەیەک اینجا ساردە هەیە لە ئێسا لە کوردستانە ژینگەی کوردستان بۆ ئێستا ژینگەیەکی زۆر لەبارە بۆی کە هەم ڤایرۆسەکان بە خێرایی بڵاو بنەوە بە خێرایی گەشە بکەن و مناڵان و گەورانیش توشکەن و لە هەمان کادا خۆتان نەزانن دەرگای قوتابخانەکان کراوەتەوە بەرێکەوتن زۆرە بۆیە لە ئێستاە ئەم پەتایی کە هەیە کۆمەڵک ڤایرۆسی زۆر کە گومانەکرێ هەم RSV ڕینۆڤایرەس و هەم ئەدینۆڤایرۆس کۆڤید یعنی ئەمانە هەمویان بەشێکن لەو ڤایرۆسانەی کە حەزیان زۆر لە هەوای وشک و ساردا بۆیە لە ئێستاە نیشانەکان قورسە و ناڕەحەتە و بەتابەتی بۆ منداڵانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە منداڵی خوارێک ساڵ عادەتەن مەترسیە زۆرجار مەترسی لەسەر ژیانیان دروست دەکات. پسپۆڕانی تەندروستی داوا لە دایکان و باوکان دەکەن چاودێری وردی منداڵەکانیان بکەن. هەر کاتێک منداڵ تووشی پەتاکە بوو پێویستە بەرزبوونەوەی پلەی گەرمی تا زۆر بە جددی وەربگیرێت. پزیشکان هۆشداری دەدەن کە تای بەرز لە منداڵاندا مەترسی گەشکە و لە دەستدانی ژیانی لێ دەکەوێتەوە. بەگشتی ئەگەر ڕێنمایی دایکان و باوکان بکەین بۆی لە ماڵەوە چی بکەم بۆم حاڵەتە باشترە مناڵەکە لەو کاتی کە پەتاکەی گرت جاکرێتەوە لە ماڵەوە بێ نەچێ بۆ قوتابخانە و ڕەوزە و ئەوانە وزایدن پێدانیش لەمەنێکی زۆر لە ماڵەوە لە ماڵەوە دایکان و باوکان تا بکرێ بۆ تای مناڵەکە فێنچیان بکەنەوە و عیلاجی دژەتیان هەبێ لە ماڵەوە ئیتر بە شێوەی شروع بێیان شافیان قەترە هەر کاتێ هەستیان کرد مناڵەکە بەم عیلاجانە ئیسیجابەی نییە باشترە پزیشکی مناڵان بیبینێ یعنی لە حاڵەتێکە ئەگەر مناڵەکە خواردنی نەبێ هەستکە نیشانی وشکبوونەوەی هەیە هەناسەتونی هەیە شینبوونەوەی هەیە یان هۆشی تێکچێ لەو حاڵەتانە باشترە دکتۆری مناڵان بیبینێ. بۆ ڕێگریکردن لە هەر ئەنجامێکی نەخوازرا و پێویستە دایکان و باوکان بە زووترین کات و لە کاتی بەرزبوونەوەی مەترسی تا سەردانی نەخۆشخانە بکەن. دەستگا تەندروستیەکان جەخت لەسەر وەرگرتنی ڕێنمایی پزیشکی و پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان دەکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.